لای خۆفرۆش بۆ باسی ئەوانە ناکەی، ماسی مەسئولیەت ناکەی. قەسەم بە زات و سیفەتی خوددا هیچیان عەداڵەتیان نییە. لە قازی دادگاوە بگرە، لە ئۆرگانهای دەوڵەتی بگراوانەی کە مەسئولیەتی قورسیان بەدەستە، لە ئۆرگانهایە کە واقعەن کاری خەڵکیان لە دەست دێ وەکو ئیدارەی بەرق، گاز، ئاو، شارەداری، ئەوانە بە وەڵڵاه العەزیمە هەموویان لەگەڵ خەڵک خوارن، بە وەڵڵای هەموویان کەڵک بازن، هیچیان عەداڵەتیان نییە تا قولۆغەگە هەڵکەوێت. ئەیە و قازیەی کە حوکم لە خۆرا دەدەی و داسەپێنی بەسەر خەڵکدا، ئەیەوەی کە ڕشوە وەردەگری لەخوا بۆ ناترسی. حکمی ئەعدام شۆخی نییە، زیندانی برانەوە شۆخی نییە. ئەکسەری مەسئولەکان کوڕەکانیان لە خارجەیە، ئەکسەری مەسئولەکان وەڵڵاهی دەتوانم سوێن خۆم بە پوڵ دکتۆرا و فۆقی لیسانس و لیسانسیان بۆ کوڕەکان و خزمەکانیان وەرگرتووە. بەدبەختێکی کاریگەری داماوی قڕوەسەریش 100 جار دەبێ بچێ بۆ ئیدارەیە شەممە وەرەوە، سیستەم گاتێ، سیستەم قاتێ، ئەوە ئاوا جواب دەداتەوە. بەل ئالوتی عینەکێکی لەسەر ئێرە بە ناحەزی جوابت دەداتەوە. سەم پیاو خەجاڵەتی دەکێشێت. مەسئولیەتی ئەوانە زۆر سەیرە. دەڵێ کەس پۆست و ڕیاسەتی بەدەست نییە، ئەوە نەبێ تا دوێنێ و پێرێ حیج نەبووە بۆ خاتری خۆ. ئەو ڕۆگە قسەی حەق کەی دەڵێ مەلایەت چۆن دەوێرێ باسی وانە بکەن؟ ئەخەبرا بۆ ناوێرم، حەق دەڵێم، حەق بە دەردی ئەو خەڵکەوە بن. ئەو جادە ئیسفالتە چاو لێکن، ئەوە کەی ئیسفالتە؟ تا کەنجێ و پۆڵە دەخۆن، تا کەنجێ بە دەردی ئەو خەڵکەوە نایەن. وەزعی شار چاو لێ دەکەی، فەزای سەبزی شار چاو لێ دەکەی، خەجاڵەتی دەکێشی. ڕێک بەسەر خەڵک ڕابگەن. تۆ کە بووی بە شوڕای شار لەبەر ئەوە نەبووی بە شوڕای شار کە پۆڵ پەیداکەی و دووسێ خان و بکڕی، منداڵەکانی خۆت تێرکەی، بەنانی ئەو خەڵکە پێگەیشتی، بەڕەوی ئەو خەڵکە چوویەوێ. ئەی نەمایندە بۆ وەختی نمایندگی ئەو هەموو درۆیە ئەوێ ئیسفال دەکەین، کوڕەکە لەوێ دادەمەزرێنین، ئەو ئیدارەیە لەوێ دروست دەکەین، مەدرسەیەک لەوێ ئاوا نازانم چی، ئەو هەموو درۆیە تا چوویە سەر پۆستەکە. کوڕە بەخوا مەسئولیەتی هەیە.